بەڕێزان سڵاوتان لەبێ من سۆران ئیبراهیم خاتم ڕوانگەتان پێشکەشەکەم. لەم بەرنامەیەماندا باس و گفتوگۆ دەکەین دەربارەی سیستمی هاتوچۆ و ڕێگەوبانەکانی کوردستان. ئێمە دەبرسین ئایا بۆ تا ئێستا سیستمێک بە ستانداردی جیهانی بۆ هاتوچۆ و ڕێگەوبانەکانی کوردستان دابین نەکراوە. ئەم تەوەرە بە میوانداری بەڕێزان سەدقی ئامێدی بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە بۆ ڕێگەوبان، هەروەها دکتۆر سەرباز شێخ نەجیب پسپۆری بواری ڕێگەوبان و هاتوچۆ، بە هەمان شێوە بەڕێز لیوا ڕزگار عالی بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم، هەروەها بەڕێز قادر ڕزگەیی ئەندام پەرلەمان. بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن، سوپاسانەکەم بۆ ئامادەبوون. سەرەتای پرسیارەکەم لە کاک سەدقیە بێ. کاک سەدقی، بۆچی تا ئێستا سیستمێک بە ستانداردی جیهانی بۆ هەرێمی کوردستان دروست نەکراوە بۆ هاتوچۆ ڕێگەوبانەکانی کوردستان؟ پێشێکی دەستخۆشتان لێ دەکەین وەکو تەلەڤیزیۆنی کەی 24 کە ئەم هەنگاوەی ناوە بۆ باسکردنی ئەم مەوزوعا بەڕاستی شتێکی فەرە، یعنی ئێمە لە سەراستی کوردستانە پێشتر ئەم مەوزوعا هات بوو بەحەزکردن و ئەوەکان خاستن لەسەر ئاستی تەلەڤیزیۆنەکان بۆ ئەوەی خەڵکەکە ئاگای لە ئەم مەشاکلانەی کە هەیە و هەروەها وەکو معلوماتێکیش بگەێنرێتە خەڵکەکە کە چوونێتی بەکارهێنانی ڕێگاوبانەکان و بە تایبەتی ئەو ماندووبوونەی کە بەرەبەراتی گشتی هاتوچوو دەیکە لەسەر ڕێگا دەرەکیەکانی بڵێن هیشارەکان. ئێمە وەکو اختصاصی وەزارەتمان بەڕای تۆ ئێمە لە ستانداردی جیهانیا لەکوێین؟ ئێمە توانین بڵێن سیستمێکی ستانداردمان هەیە؟ ئێمە وەکو بڵێن هەرێمی کوردستان لەسەر مستەوای عێراقیشە بەڕاستی زۆر دواکەوتوین لە ڕێگاوبانەکان، خاستان هی دەرەوەی شارەکانە، لەبەر ئەوەی چووکە خۆ دەزانێ بە تایبەت کوردستان لەگەڵ حکوومەتە ناوەندیەکان دایمەن لە بەهۆی بزاوی ڕزگاری خوازی کوردستان ئیتر شەقامەکان یا جادەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی عسکەری دروست کراون لە وەختی خۆیە، یعنی نەک لەسەر پێویستی و بە پێشڤەچوونی هەرێمەکە لە ڕووی بڵێن پیشەسازیە یا گشت و کاڵیە یا پێویستیەکانی زەخمی خەڵکەکان لە ناوچەکانە لەسەر ئەو ستاندەرە دروست نەکراوە. باشە، جەنابە کێشەکەت ئەوەیە کە ئەو ڕێگەوبانەکانی دەرەوەی شارە بۆ ئەم هەموو ساڵە ئەو ڕێگانە چا نەکراونەتەوە؟ بەڕاستی ئەوە ئێمە وەکو 2003 ناک، یعنی بڵێن دوای ڕزگارکردنی عێراقا لە دەستی ڕژیمی سەدامە، ئێمە کە 70% وەرمانگرت لە میزانیە عێراقا، ئەنجا دەتوانم بڵێم لە وەختەوە توانیمان پڕۆژەکان دەست پێ بکەین، چونکە بەڕاستی پارەیەکی زۆری دەیەوێت ڕێگاوبانەکان. ڕێگاوبانی دووسایتکردنی ڕێگاوبانەکان لەم ئاخرە ئێمە وەکو ستاندەری جیهانی و بەپێی ئەوەی کە هاتوچوو زۆرە و ئەو زۆریە ئۆتۆمبیلەکان لەسەر ڕێگاکان ئەتوانم بڵێم لە هەر کیلومترێکی دووسایدی بە ناوچەی بڵێم شاخاوی و دەشتایی نزیکی 3 ملیۆن دلار و نیوی دەیەوێ هەر کیلومترێک. ئێستا و پرۆژانە وەستاون یار بەردەوام؟ ئەوانەی وەستاون، ئێمە بە پلانمان دانابوون بەڕاستی، بەڵام عملیەی دروست یعنی هی دروستی کە پرۆژەکان دەست پێکراوە لەسەر ستاندەر، ناڵێم ستانداری تەواوی جیهانی، چونکە ئێمە کەم و کوڕیمان هەیە ئەمانوێ نزیک بینەوە. باش، ئەمێ لە لیوا ڕزگار پرسم، بەڕێز لیوا ڕزگار، تۆ وەک بەڕێوەبەری گشتی هاتوچۆ تا چەندێک ڕازیت لە سیستمی
هاتوچۆ و ڕێگەوبانەکانی کوردستان. وڵا دیارە تۆ دوو تەوەریەکەم ڕێگاوبانەکان اونجای هاتوچۆ ئەخۆ بەشێکی زۆر گرنگە لە هاتوچۆ. بەڵێ وڵا بە نەزەر منەوە ڕێگاوبانەکانمان دیارە ئەگە کەم و کوڕی هەبێ بەڵام بەو دەرەجەیە نییە کەوا بێتە هۆی ئەو ڕووداوانە ئەو زۆری ڕووداوەکان و لەبەر ئەوەی کە هەتاکو و خەڵکی بیانیش هاتووە ئەجنەبی و توێتی ڕێگاوبانەکانتان بەو شێوەیە خراپ نییە کە ئێوە ڕووداوتان هەبێ ساڵانە ینی ساڵانە ڕێژەی قوربانیان بە ڕووداوی هاتوچۆ ڕوو لە زیادبوونەوە ڕێژێکی زۆریشە بۆ نمونەوە تەنها لە شاری هەولێر پارساڵ 111 کەس جانی لە دەزاوە 1000 و ئەوە حادیسە بووە ڕوودا بووە 111 کەس جانی لە دەزاوە. ئەم هۆکارە چییە؟ ینی ئەگەر ڕێگەوبانەکە نەبێت بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی چییە؟ خۆی هەر ڕێگاوبان نییە مرۆڤ ڕێگاوبان ئامێرەکان یان با بڵین توموتۆڵی کەش و هەوا ئەمە چوار عاملی سەرەکین کە بۆ ئەبێتە هۆی ڕووداو. یەکێک لەوانە ڕێگاوبان بە دەرەجەی یەکەم نایە. من بەڕێی من مرۆڤ بە دەرەجەی یەکەمیە بۆ ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ڕووداوەکان. دیارە ئێمە لەبەر ئەوەی کە هوشیاری هاتوچۆ کەمە لە لای هاوڵاتیان بەگشتی و لە لای شۆفێران بە تایبەتی ئەوە ئەبێتە هۆی بوونی ڕووداوەکان نەوەک تەنها هەر ڕێگاوبان یان کەش و هەوا. باشە کە ئێستا بۆ نمونان ئێمە بینیمان لە شاری سلێمانی مانگرتنی پۆلیسی هاتوچۆ بوو خەڵکەکە بە ڕۆنگ ساید بەسەر جادەکانە ئۆتۆمبیلیان لێ دەخوڕی. یعنی خەڵک هۆشیاری ئەگەر غەرامە نەبێت یعنی خەڵک بە کەیفی خۆی سارە لێخوڕێ بۆ خێرایی کە ئێوێ بۆ شێوازی کە ئێوێ یعنی بە غەرامەکردن و لێپرسینەوە لێپێچینەوە حەدێ بۆ ئەو دانانێ. با ئەوە حەدێکی بۆ دانێ بەڵام ئەوەی کە خۆت وتە ئەو نمونەیە و هێنایەوە ئەوەش دەلالت لەوە کە نەبوونی هوشیاری. ئەگەر خەڵکانێک هوشیار بن ئەگەر پیاوی هاتوچۆژیان مروریی لێ نەبێ ئەو پێویست ناکە ئەو مخالفێ بکاو بە باشە ئەو هۆشیاریە بەڕای ئێوە چۆن بدرێ بە هاوڵاتیان ینی لە خوێندن لە سیستمی خوێندنە بێ یاخود چۆن یاخود لە ڕێگەی میدیاکانەوە ئێوە وەکو بەڕێوبەرایەتی هۆشداری بن بە هاوڵاتیان؟ وەڵام لە ڕێگای میدیاکانەوە درێغی نەکراوە بەردەوام لە ڕێگای میدیاکان هوشیاری ئەدرێ بەرنامەی تەلەڤیزیۆنی هەیە لە هەموو بەڕێوبەرایەتیەکانە وتە بێژ هەیە ئەوە لەگەڵ ئەوەش مەسەڵەن ڕادیۆی ناوخۆ هەیە کە تایبەتە بە وەزارەتی ناوخۆ بەردەوام ڕێنمایی ئەیە دیارە هۆکانی ڕاگەیاندنی تریش بەردەوام هوشیاریان هەیە بۆ هاوڵاتیان. بەڵام داخڵکردنی بەرنامەکانی هاتوچۆ لە خوێندنە و ئەوە باشترین ڕێگاچارەیە کە ئێمە مناڵێ لە تەمەنی 7 ساڵی و فێری تۆ زۆربەی کێشەکان بۆ گەڕێتەوە کە هاوڵاتیان وشاریی وتوان نییە لە بەکارهێنانی ڕێگەوبانەکان. من ئەوە وەکوتم مرۆڤ بە دەرەجەی یەکەمیە لەوە هوشیاری خۆی ئەگەر ئێمە دایمە ئەڵین ئەگەر پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆوە ڕووداوەکان کەمە بێتەوە. وەکو جەناب یەکەم جار بە ڕێگاوبان ئێمە با بڵێن ڕێگاکانمان خراپە من داوا لە شۆفێرەکەم کە ئەو ڕێگایە خراپە ئەبێ معاملە لەگە ئەو ڕێگا خراپە بکە ئەو ڕێگا خراپە چۆن بەکار ئەهێنێ تۆ ڕێگایە کە بە کەڵگنایە بۆچی بە خێراییی وا ئەڕۆی کە تووشی ڕووداو بی لە کاتی کەش و هەواوە بەفرە قوڕە بارانە تۆ بۆ وا بە ڕێگا بەکارێنی. ئەمە لە دکتۆر سەرباز پرسم دکتۆر تۆ وەک پسپۆڕێک دکتۆراکەت لە بواری ڕێگەوبان و هاتوچۆیە. ئەو کێشە سەرەکیەی کە لە ڕێگەوبان و هاتوچۆی کوردستان هەیە کێشە سەرەکیەکە چییە؟ ڕێگەوبانە یاخود وشیاری خەڵکە؟ بەێ لەم تاڕادەیەک هاوڕام لەگەڵ کاک سڵقی و کاک ڕزگار بەرامەوە هەموو کێشەکانین بنمونە ئەو ڕێگایەکانی دەرەوە کە کێشەیان زۆرە ڕاستە ڕێگا کۆنەکان هەم بەڵام ڕێگا نوێیەکان چەم کێشیان هەیە ئەوان لەستا ستاندەردی جیهانی دروست نەکران بۆ نمونە گەر بێت ئەو
بەناو خەت سەریعی ڕێگای هەریر باز بکەین یوتێرنی تێدایە کە دەکرا زۆر بە ئاسانی ئۆڤەرپاسر ئەندەرپاسە شلۆ دروست بکرێتن چونکە چیانیە و دەکرا زۆر بە مەصرفێکی کەم وا بکرێتن کە خەڵک بە یوتێرن نەپەڕێتەوە یانەوەتە ئەو شێڵستێ دەوری هەولێر کاتی خۆی یوتێرنی هەبوو چونکە دوو ساید زۆر بە ئاسانی دەکرا سیارەکە ناوەڕاستیدا دەکە بوەستن و بپەڕنەوە ئەو بەر کاتێکە سیارەنی بەڵام ئێستا کەکرایتە 4 ساید و 5 ساید ئەوە نابێتن یوتێرنێ بیتن دەبێ هەڵ کاتە بۆ نەکراوە بەڕای تو ئەو کاتی خۆی تەواو بوو کە کاتی خۆی کرا دوو ساید و بە ئاسانی دەکە چونکە سیارەکە ناوەڕاستیدا دەدەوەستان و هەتا سیارە بەرامبەری چۆل دەبوو دەپەڕێنەوە بەڵام ئێستا کە بوویتە 4 ساید وا دەکرێتن ینی دەبین ڕێگای خێرا قەتع دەکرێتن هەتاوەکو سیارەکە بپەڕنەوە هەر لە ڕێگای تەسمیمی لە ڕێگای هاتوچۆ لە ڕێگای هەندسی بە هەموو ڕێگایەک ئەو هەڵەیە یانەوەت ئەو ڕێگایە هەریر کاتێک کە هێشتا تند و تۆڵی و هێڵکاری بۆ نەکراوە و ئەوەرپاس و ئەندەرپاسی ناکرێتن ئەوە بەڕووی شوفێراندا بکرێتەوە تەنەڵێکمان هەیە لە ڕێگای هاملتۆن بۆ نمونە یەکسەر کە تاوا بووە سیارەکە لەستە ناوی دەبینی ڕووناشتدان یەکسەر لەوانە شوفەر ئاگادار نەبیتن دەکەوێت ناوتاریکایکی یەکجار زۆرەوە دەکرا ئەو چێشانە چارەسەر بکرێتن ئەوانە باوەڕ ناکەم پەیوەندی زۆری بە پێشی ڕژێمی بەعسەوە هەبێتن بەڵکەوانە تازە دروستکرام دەبووە لە سەر باش ئەم هەموو ڕووداوی کە ڕوئەدا ئەو بەداخەوە خەڵکانێک گیان لەدەزێن یعنی هۆکارەکەی ڕێگەوبانە یاخود چییە؟ بخۆی هۆکار هیچ کاتێک تاکە هۆکارێک نابێتە هۆی ڕوودانی هاتووە هەمیشە چەند هۆکارێکن بێکەوە دەبنە هۆی ڕوودانی هاتووە گەر بکرێتن یەک لەو هۆکارانە نەهێڵدرێتن لا ببردرێتن دەکرێت ڕووداوەکە نەهێڵدرە بە یەکجاریانش ئەوە تا دەرەنجامەکانێکم بکرێتەوە باشە هەندێک ڕێگە هەیە پێڵەن ڕێگەی مەرگ بۆ نمونە ڕێی کۆیە هەندێک شوێنی ڕێی دەربەندی خان هەندێک شوێن هەیە ینی مانگ نییە کارەساتی تیا نەقۆمێ چەند ساڵە ئەمانە هەر چانە بوون دەنیشانی خەلەلەکان نەکردو بتوان چاژیکەن خەلەلەکە یەک خەلەل نییە خەلەکە هوشاری و شوفێرەکان و ئەوانەی کە ڕێگا بەکاردێن نەک تەنها شوفێر هەموو شوێنیان هەتاکو پیادە ئەوان تریش ئەوە هۆکاری سەرەکیە بەڵام دەکرێتن وا بکرێ کە هەڵەیەکی شوفێر نەبێتە هۆی مردنی شوفێرەکە و ئەوانە لەگەڵدانە واتە دەبێت ڕێگاوبانەکانمان بە زۆرێک لە جێران ینی توانای لێبوردەیان هەبێت لە هەڵەکانی شوفێرەکان واتە ناکرێتنات و هەڵەیەکی خێرای لۆخڕین ئەگەر بێت و پۆلیس هاتوچۆ بیگرێتن غرامەکە لەوانە 50,000 دینار بێتن بەڵام هەمان هەڵە ئەگەر بکاتن بێت هۆی مردنی ئەندەبین تەناسوبەک هەبێت ناوبین ئەو هەڵانێک کە دەکاتن و ڕێگاوبانەکان بە زۆری بێتن کە لێبوردەیی هەبێتن بۆ ئەو هەڵانێک کە شوفێر دەکاتن کە بە زیانێکی کەمەوە لێ ڕزگاری بێتن بەڕای تۆ ئەتوانین ئێمە جادەوبانێکی ئەوها دروستکەین کە کارەساتەکان کەمتر بکرێنەوە بەڵێ بخۆی یەکرێن میشە بە ئەکیدی دەکرێتن بەڵام بۆ ئەوەی بۆ نەکراوە بۆ ئەگەر بتەوێتن ڕێگاوبانە ینی ڕووداوەکان کەم بکرێنەوە تەنها نابی تەرکیزمان لەسەر ڕێگاوبان بێتن بەڵکو دەبێتن وەک کاک ڕزگاری باس کرد سیستم بێتن سیستەمەکە ڕێگاوبانەکان لە خۆی بگرێتن شوفێرەکان لە خۆی بگرێتن و هەروەها ئەوانەی تریش کە ڕێگاوبان بەکاردێن بۆ زۆر دەران دەبینی پیادەیەک لەسەر ڕێگایك 7 کیلومتر خێرا لەسەر دەڕات مەبێ ئەوەی هەست بۆ بکات نەگەر سیارێک لێ باتن دەمرێتن یەکسەر بەبێ سێود و هەست بۆ ناکاتن کە ئەوە چەند خەتەر لەوانێ ئەگەر بیبێ پێشەوەی بەرەیەکی شەڕەوە تا بانی خەوێن نەکرد بەڵام نازانین بە هەمان زۆر هەمان خەتەریاتی یەکەسا و ڕێگاوبان دوایەوە باسی حەزەکەم باسیەوەکەین کە لە وڵاتانی پێشکەوت و دایمە پیادە ئەولەویەتی هەیە ئەبێ شۆفێرەکان بۆی بوەستن بەس لای ئێمە بەداخەوە ئەو شتە ناکرێت دوای ئەوە حەزەکەم لە سەرۆش قسەکەین بەس ئەمە بچم بۆ لای کاقادر ئێوە لە پەرلەمان ویستان یاسایی ساڵی 2004 هەموارکەنەوە بۆ ئەوەی کە سیستمێک ئەم سیستمی هاتوچۆیی هەرێمی کوردستان دیسان هەموارکەنەوە و سیستمێکی گونجاوتر دانێن چیتان کرد بەچی؟ زۆر سپاس لە ڕاستیدا ئێمە درکمان بەوە کرد کە ئەم یاسایی کە یاسای ژمارە 86 ساڵی 2004 یاسایەکی مۆدێرن نییە ئەم یاسا نەیتوانیوە دەستەبەری سیستەمێکی مۆدێرن و گونجاو بە هەرێمی کوردستان بۆ ئێمە دروستکاتیان لێ بکەوێتەوە بۆ ئێمە لەو پێناوەدا هەوڵماندا کە یاخود وەکو لیژنەی ناوخۆ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەم بەڕێز وەزیری ناوخۆ هەم بەڕێز کاکلی وارزگار و برادرانی کە لە ڕێگەی کۆنفرانس وەرکشۆپ
دیدار و کۆبوونەوەی ڕاستەوخۆ یا پرۆژەیەک گەڵاڵەکەین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین یاسایەکمانە بێ لە هەرێمی کوردستان یاسایەک تایبەت بێ بە بواری هاتوچۆ یاخود ئەم قانونەی کە هەیە تعدیلی تەنفیزی بۆ بکەین چونکە ئێمە کە باس لە سیستەمی هاتوچۆ دەکەین لە هەرێمی کوردستان و سەیری ڕەوشی هاتوچۆ دەکەین لە هەرێمی کوردستان دەبینین ڕەوشی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕەوشێکی خراپە باشە ئەوەی دراسی ئەو مەشروعاتان کرد بێ کە خوێنوتانەتەوە و لێکۆڵینەوەتان کردووە خەلەلی جەوهری چییە؟ خەلەلی جەوهری مەسەرەن ئێمە گرفتی قانونیمانەیە تاکوی ئێمە نەتوانین قانونێکی مۆدێرن وەک چۆن دەڵێ دەرکەین ناتوانین سیستەمێکی پێشکەوتوو لە بواری هاتوچۆدا دابینکەین یاخود دەستەبەر بکەین خەلەلەکان چین بۆ نمونە یەک خەلەلی گەورە هەیە لەم قانونەدا بەرپرسیارەتی سەلامەتی هاتوچۆ بەرپرسیارەتی سەلامەتی هاتوچۆ لە ئەستۆی کێیە ڕاستە سلکی هاتوچۆ لە زمنی وەزارەتی ناوخۆیە وەزیری ناوخۆ دەسەڵات و سەلاحیەتەکانی بەپێی ئەم قانونە دیاری کراون بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەیە کاگلی وارزگار وەکو بەڕێوەبەری گشتی هاتوچۆ لە وەزارەتی ناوخۆ هەیە کارمەند هەیە کۆمەڵێک ئامێر هەیە بەڵام بەتەنها ناکرێ ئێمە بڵین هاتوچۆ کارمەندانی هاتوچۆ ئەفسەرانی هاتوچۆ بەرپرس بن لە سەلامەتی هاتوچۆ پێویستمان بە دەستەیەکە پێویستمان بە هەیئەتێکە هەر ئەوان بەرپرس نین بۆ نمونە وەزارەتی تەندروستی بەرپرسە لە سەلامەتی هاتوچۆ وەزارەتی شارەوانی بەرپرسە لە سەلامەتی هاتوچۆ وەزارەتی ئاوادانکردنەوە بەرپرسە لە سەلامەتی هاتوچۆ وەزارەتی پلاندانان بەرپرسە لە سەلامەتی هاتوچۆ ئێمە دەستەیەک دروستکەین کە هەموو ئەو جیهتانەی تێدا کۆبکەینەوە یاخود بمبورە ئێمە تاکو ئێستا دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان جەنابتان ئاگادارن ئێمە بۆ ئەو مەبەستە سەفەرمان کرد لە کاک دکتۆر سەرباز دەستی خۆش بێ کۆنتاکتی باشی بۆ ئێمە کرد لە وڵاتی سوید و لەگەڵ ترافیکی سوید لەگەڵ پەرلەمانی سوید لەگەڵ لیژنەی ناوخۆی یان لیژنەی ترافیکی پەرلەمانی سوید ئێمە کۆبوونەوە لەگەڵ ترافیکی ستۆکۆڵم کۆبووینەوە لەگەڵ کۆمەڵێک فەرمانگەی دیکە لە ناو لە سوید کۆبووینەوە بۆ ئەو بابەتەوە لەگەڵ کۆمەڵێک دامەزراوەی دیکەی مەدەنی کۆبووینەوە بمبورە لە دوای ئەوەی کە ئێمە ئەو سەفەرەمان کردووە طبعا پەرلەمانی کوردستان ئاگاداری کە لە ئێستادا ناتوانێت کۆبێتەوە ئێمە وەکو لیژنەی ناوخۆ بە هەماهەنگی لەگەڵ کەسانی شارەزا کە یەک لەو کەسانە کاک دکتۆر سەربازە و برادرانی وەزارەتی ناوخۆ بڕیارمانداوە گەڵاڵەی پرۆژەیە بکەین یا تعدیلی تەنفیزی قانونەکە بکەین یاخود پرۆژەیەکی سەربەخۆ ئێمە بۆی بتوانین قانونێکی هاتوچۆمان هەبێ بە شێوەیەکی مۆدێرن گرفتەکانی ئەم قانون مەسەلەن چین کە ئێمە دەڵێن سیستەمێکی ستانداردمان نیە بۆنیمانە ئێمە تاکو ئێستا قانونێکی مۆدێرنمان نیە ئێمە تاکو ئێستا دەتوانم بڵێم ئەوەی کە بەرپرسە لە سەلامەتی هاتوچۆ وەک باسم کرد نیمانە ئێمە تاکو ئێستا وەک پێویست تەکنەلۆژیای پێشکەوتومان لە بواری هاتوچۆدا بەکار نەهێناوە پێویستە ئێمە پشت بە تەکنەلۆژیای پێشکەوتوو بوەستین بە نمونە لە نمونەی سنتەری چاودێری لە ڕێگەی شاشەکانەوە کۆنتترۆلی ڕێگاوبانەکان بکەین کۆنتترۆلی ئۆتۆمبیل بکەین کۆنتترۆلی هاتوچۆ بکەین باشە کۆنتترۆل ئەوانەشتی زۆر زۆر دڵخۆشکردن ئەگەر بکرێت وەلو چەند ساڵە نەکراوە ئەوە جێی پرسیارە خۆی بەڵام ئێستا تەنانەت کوالیتی جادەکان یعنی جادەیەک وەکو دکتۆر سەرباز باسی کرد جادەیەک نوێ چەند ئۆتۆمبیلێک بەسەری ئاڕاستێرەکەی و جادەیە دیسان خراپە بێتەوە و ئیتر نازانم کوالیتی قیرەکەی یاخود چییە؟ خۆی لە ڕاستیدا کاک سۆران ئەوەی کاک دکتۆر سەرباز و کاگلی وارزگار و برادران ئاماژەیان پێکرد ڕێگاوبان تاکە هۆکار نییە تۆ ڕێگاوبانی باشە هەبێ یەکێکە لە هۆکارەکانی کەمبوونەوەی قوربانیانی هاتوچۆ ئەگەر ڕێگە بدەی تەواوی کەم یەکێکە لە هۆکارەکان ئێمە لەو لیژنەی ترافیکی پەرلەمانی سوید لەگەڵیاندا گفتوگۆمان کرد ومان چۆن ئێوە توانیوتانەکە ئێستا قسە لەسەر سفرکردنەوەی ژمارەی قوربانیان دەکەن ئەم سیاسەتە پەیڕەو دەکەن بۆ 2050 چۆن توانیوتانە ڕێگاوبانەکان یەکێک بوون لە هۆکارەکان لە هەرێمی کوردستان ڕێگاوبانەکان زۆر خراپن لە بیتوێن و پشدەرەوە وەرە تاکو دەگەی بە دوکان ئەگەر بەرەو سلێمانی بچی یاخود بێ بۆ هەولێر بەدەگمەن نیشانە و هێماکانی هاتوچۆ دەبینی مەسەرەن کاگلی وارزگار جەنابی باس لەوە دەکات کە ڕێگاوبان خراپە بۆچی شوفێر لەو ڕێگابانە خراپە خێرایی لێ دەخڕێت بەڵێ خێرایی یەکێکە لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ بەڵام بەتەنها مەسەرەن شۆفێرێک عەفوکە شۆفێرێک سەیری ڕێگاوبان دەکات کە ڕێگاوبانەکەی خراپە تەرکیزی لەسەر چییە تەرکیزی لەسەر بەرزی و نزمیە تەرکیزی لەسەر چاڵەکان ئەمە هۆکارە لیوارزگار بۆ هێمای هاتوچۆ بەدەگمە نەبینی یعنی من ئەپرسم
ئەگەر بیانیەک بێتە وڵاتی ئێمەوە بۆ نمونە لە سلێمانیەوە بێ بچێ بۆ زاخۆ یاخود لە هەولێرەوە بێ بچێ بۆ سلێمانی ئێمە خۆمان شارەزاین ڕێگەکە بەڵام یعنی هێمایەکی ئۆتۆ نابینی کە بە شێوەیەکی ئاسان شۆفێرەکە هۆشیار بێتەوە و بگاتە شوێنی خۆی زۆر بە دەگمەن هێما ئەبینین نانا واش نییە بە دەگمەن نییە هێماوشت زۆرە یعنی بەڵام ڕەنگە لە هەندێک جێگا هەر نادۆزرێت بەڵێ من ئەوە کەم و کوڕیتیایە ڕێگا سەرەکیەکانیش کەم و کوڕیتیایە منیش خۆم ئەو تێبینیم هەیە بە تایبەتی وەکو چۆنەڵی دەلالت مەسەن تۆ گوندێکە ئەو بۆ چارسەرەیەکە ئاسان لە مەفرەقەکان بۆ نمونە ڕۆی چەند چوار ڕێیانێک یاخود سێ ڕێیانێکە نازانی بەچەوە بڕۆی ئەوە هەیە بەڵام بۆ ئاگاداریتان پێرار ئەوە ماستەر پلان دانراوە دراوە بە شەریکەیەکی وازام ئیتالیە ئەو ماستەر پلانی کۆمپانیەکە کە ئەڵم ئیتالیا ئەجنەبیە ئەوروپیە ماستەر پلانی داناوە هینی هەولێر و دووهۆک و سۆران و ئەو ناوە و دەستیشی پێکردو و خەریکیشە تەواوی نەکردووە بەڵام بەردەوام خەریکە و ئەوەی من ئاگادار خەیرانە ئەکرێ ئەویشە ئەوە من پێرار ئەوە قژین کرا دیارە وەکو ئەگە بودجێ ئەبێ بۆ دانرابێت خۆتان ئاگادارن ئێمە ئەو داهاتەی کە هەمانە لە پارەوە هەمووی لە پێراریشەوە هەمووی ئەڕوا بۆ وەزارەتی دارایی دیارە بەکاری هێنن بۆ موچ دابینکردنی موچە و شت بەڵام ئەوە معنایەوە نییە لەو پەرەپێدانیان لەو داهاتە هیچ بۆ هاتوچۆ خەرج ناکرێ بۆ هاتوچۆش خەرجەکرێ و ئیش و کارەکانی پێڕایی ئەکرێ جا بۆ ئاگاداری و ئەوە کۆمپانیایەکی ئەوروپیە کە هەڵ ئەسێ بە دانانی هێماکان خۆی ئەوە بە ڕۆژ و دوو ڕۆژ چۆن وەکو سەدقیتی ڕێگاوبان هەروە ئاسان نییە تۆ بڵێ لە ڕۆژێکا کیلۆمەترێ تەواوەکەم دیارە ئەوەش ماستەر پلانی بۆ دائەنێن و ئێشەکەش جێبەجێ ئەکەن لەگەڵ ئەوەشان ئەوە ماوەی وا 20 ساڵە ینی ناڵێن بە ڕۆژ لەو کاتەوە دەستی پێ لە پێرارەوە خەڵگە بێ بە قوربانی ینی ئەوانە بۆ نمونە یعنی ئەکرێ موقەتە نیش ئەگەر شتێک بکرێ بۆ نمونە تاسەیەک دائەنێن ئیشارەت دانراوە بە شەو نایبینی ئەوە بێ بەهۆی کارەسات یعنی شتی وردن تاوکو ئەو ماستەر پلانە جێبەجێکرێ ئەکرێ ئەم شتە وردانە بکرێت نا خۆی ئەوانە هەر ئەکرێت یعنی ئەوانە بەردەوام هەر هەیە بەڵام وەکو ڕەنگە وەکو پێویست نەبێت ئەو ئیشە ئەوەشمان هەر لەبیر نەچێتەوە تەبەن ئەم قەیرانی دارایی کاریگەری هەیە لەسەر جێبەجێکردنی کارەکانمان بەڵام منە گەرمەجارم بێ ئەمێ بۆ ئەوەی کە ئیسافە بۆەوەی دێمۆلات ئەمێ بچم کاک سەدقی تەنها لە سەر کوالیتی ڕێگەوبان و ئەوە قسە نەکەین ئەو ئۆتۆمبیلانی کە هێنە ناو کوردستانەوە ڕێژەیەکی زۆر زۆرە من لە ڕاگەیەندراوێکی بەڕێوەبەری هاتوچۆ خوێنومەتەوە ئەڵێ بەس لە هەولێر نزیکەی یعنی بە سلێمانی و هەولێر نزیکەی 1 ملیۆن ئۆتۆمبیل هەیە کە ژمارەیان وەرگرتووە اینجا ئەگەر حسابی دۆک و زاخۆ و کەرکووک و ئەوانەش بکەین نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیلمانە بێ بێژگەلەوەی کە من لەو باوەڕام کە ڕێگەوبانەکانی مە تحملی ئەو هەموو ڕێژە زۆرە نەکا ئایا کوالیتی ئەو ئۆتۆمبیلانەیەن پشکنینی بۆ کرێ بۆ ژینگە یاخود کوالیتی سەلامەتی بۆ ڕێژە زۆرە ئەو ینی کۆنتترۆڵ ئەکرێت لای مۆزوعەکە توزێ یعنی ئەگەر بین باسی ڕێگاوبانەکان و کواڵەتی ڕێگاوبانەکان و ستاندەراتەی ژیان ئێمە لەگەڵ عالەمە بەڕاستی خۆمان بەراورد بکەین تەجروبە ئێمە خۆتان دەزان تازەیە لە ڕێگاوبانەکانە ینی بڵێن دروستکردنی ڕێگاوبانەکان بەڵام بۆ هینانی ئۆتۆمبیل و بەکارهینانی ڕێگاوبانەکان ئێمە لە عالەمەشمان تێپەڕاندووە لە ئەوەی تۆ باست کرد لە زۆری ئۆتۆمبیلەکان ئەمە نابێ حەدێکی بۆ دابنرێ نا ئێمە وەکو ماستەر پلانماندانەوە ڕێگاکانی هەرێمی کوردستان کردومانە بە سێ بەشەوە بڵێن سەرەکیە لاوەکیە لادێیەکان و بڵێن ئەوانی تری ینی بڵێن ڕێگای
گوندەکان. ئێمە لە ماستەر پلانی ئێمە پێش ساڵ و نیوێک بەڕاستی تەواو بووە شەریکەیەکی عالەمی هاتووە دیراسی وەزعی کوردستانی کردووە کە لەگەڵ شارەکان لەگەڵ خاڵە سنووریەکان کە ئەوە دەبێتە هاتوچوێژی زۆر. خۆ دەبێ ئێمە یەکەم شت دیراسی وەزعەکە بکەین ئەنجە بریار لەسەر پرۆژەکان بدەین. بۆ نمونە ئێمە لە ساڵی بڵێن دوای ڕاپەرینە تا 2007 نەک 2023 ئێمە تەنیا ڕێگەکانمان بوو ئەوە دەکردەوە هەر وەکو بڵێن هەر زووی ینی بێ دیراست و بێ هەموو شتێک ئەوە حقیقەتێکە بەڕاستی چونکە تا فریای ئەو هەموو هاتوچۆی ئۆتۆمبیلەکان بکەوین بەسەرات لە 2011ەوە دەستمان کردووە بە سیستەمێکی نوێی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بە پێی مەستەر پلان ئێمە زۆر باشە کاکسڵقی ئەمێ لە دکتۆر سەرباز پرسم ئەو ڕێژە زۆرەی ئۆتۆمبیل و خراپی ڕێگەوبانەکانمان هۆکارێکی سەرشین بۆ لە دەستدانی ئەو هەموو قوربانیە بێگومان بەڵام حەزەکەم بچینە ناوبڕێک و دوایی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم بەرەزان ئەچینە ناوبڕێک و دێنە وڵاتان.